خۆتان نەزانن هەندێک کەس و لایەن ئیدعای بەوە هەمبوونی کۆڕۆنای دەکرد. من و ئەم برا بەڕێزانم لە پزیشکان و کارمەندان توانیمان یەکەم توش بوو بخەینە سەر چارەسەری تایبەت بە کۆڤید 19 لەگەڵ داخڵبوونی ئێمە سیتیسکانێکمان بۆ کرد، واتە ئەشعەیەکی سنگ کە دواتر دیتەیڵ یاخود تەواوی وێنەکان بۆ ڕادەستیەوەکەین بۆی هەم لە شوێنە فەرمیەکانی خۆتان هەم بۆ ڕایگشتیش بڵاوی بکەنەوە کە چۆنیەتی گۆڕانکاری و بەرەو باشتربوونی هەم وێنەکەی هەم ئەو نیشانانەی کە لە ئەشعەی سنگی ئەو نەخۆشیە دەرکەوتووە کە لە نیشانەکانە یاخود لە پرۆتۆکۆڵی ئیشکردنیان لە حوتەمین بۆ 11 ڕۆژ دووبارە ئەشعەیەکی بۆ دیتە. ئەمە بۆ خۆی هەم ئینجازێک بوو بۆ تیمی تەندروستی شارەکە و هەمیش بە تەواوی توانیمان ئەو وەهمە ئەو قسانەی قسەڵەوەکانی کە لەناو خەڵکە ئاکرا سەبارەت بە توشبوانی کۆڕۆنا لە قاوشەکان هیچ نیشانەیەکیان نییە. ڕاستە ئەم برایشمان هیچ نیشانەیەکی نەبووە، بەڵام ئەو نیشانانەی کە ڤایرەسەکە توش دەکات یاخود پێوە دیارە بێت لە ئەشعەکانە ئەوانەیە یەکلای یەکەنەوە کە بەسپاسەوە ئەو ئامێرەشمان هەل لە سلێمانیەوە بۆ داوین کراوە کە ئامێرێکی سیتیسکان 64 سلایزە HR خۆی یەکێکە لە ئامێرە پێشکەوتوەکان ئێستا لە هەڵەبجە لە خزمەت هاوڵاتیانە. ئێمە بە هیوای ئەوەن کە یەکێک لە منداڵەکانی توشبووەکەش ئەمڕۆ یەکەم پشکنینی نێگەتیڤ دەرچووەواتە کە پێویستەکە 3 پشکنینی بۆ بکرێت، لە ئێستادا یەکەمیان نێگەتیڤ دەرچووەواتە ئێمە ئاسۆمان ڕوونە ئومێ دەکەین کە لە داهاتوویەکی نزیکدا لە هەڵەبجەش بەسەر کۆڕۆنایە زاڵ بین، بەڵام پێویست دەکات ئەگەر یەکێک توشبوویەک لە شوێنێک هەیە کە پۆزتیڤە و ئێمەش پێمان نەزانیوە تەنانەت خۆشی بەخۆی نەزانیوە یاخود خۆیان نایەن ڕادستی تیمەکان بکەن، پێویستەکە هاوڵاتیان تا هێوربوونەوەی ئەم وەزعە لە ماڵەکانی خۆیانە بمێنەوە و ئێمەش دڵنیایانەکەینەوە کە لە خزمەتیان نابین